سلامتیان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ دەنگ و باستان چۆنە؟ من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵێوەیە هاتووینەتە باخچەی مناڵانی شۆخان ئەمانەوێ بەرنامەیەکی جوان لەگەڵێوە عەزیزا بکەین ئێوە پێتان خۆشە؟ زۆر چاکە کەواتە ئامادە بن بەبێکەوە بەرنامەکە بکەین باشە؟ ئافەرین با ئێستا بچینە لای گروپی نێرگس گروپی نێرگس ڕاوۆز چۆنی؟ باشم دەنگ و باسە باشی؟ بەڵێ ڕاوۆز بەڵێ تۆ لە چ ژوورێکی؟ وەنەوشە وەنەوشە ئەزانی وەنەوشە واتای چییە؟ چییە؟ واتای گوڵە وایە؟ واتای ناوی گوڵە ڕاوۆز بەڵێ بانیان زوو خەبەرە بێتەوە بۆ باخچە؟ بەڵێ ئەی شەوان زووە خەوی؟ بەڵێ سەعات چەند؟ نۆ ئەی ئافەرین هەر بژی ڕاوۆزیان ڕاوۆز بەڵێ پرسیارێکی لێ بکەم بەڵێ باشە ئێمە ئێستا لە چ وەرزەکەی؟ زستان ئافەرین ئەدی کەش و هەوای وەرزی زستان چۆنە؟ ساردا ساردا؟ بەڵێ. ئەی ئەبێ لە زستانە چی لە بەرکەی؟ قەبسەڵا ئافەرین ئەبێ جلی گەرم لە بەرکەین بۆی نەخۆش نەکەوین وایە؟ وایە هەر بژی یەک چەپڵی قای بۆ ڕاوۆز با ئێستا بچینە لای گروپی پەپولە گروپی پەپولە چۆنە؟ باشن ئەی ئافەرین گروپی پەپولە ئەلەند چۆنی؟ دەنگ و باسە چۆنە ئەلەند؟ وەڵای باشە ئەلەند بەیانیان کە ئەڵەسی لە خەو ئەبێ یەکەم شت چی بکەی؟ دەستم چاومان بشوی ئەی ئافەرین ئەبێ یەکەم شت دەست و دەم و چاومان بشۆین بۆ ئەوەی میکرۆب بە دەستەکانمانەوە نەمێنێتەوە بە چاوەکانمانەوە نەمێنێتەوە وایە؟ ئافەرین ئەلەند بەڵێ تۆ لە چ ژوورێکی؟ گوڵ گوڵ باشە تۆ حەزت لە بۆنی گوڵە؟ بەڵێ ئەی باشە ئەبێ ئێمە چڵی گوڵەکان بشکێنینەوە؟ نەخێر کارێکی ڕاستەیان ئەڵەیە؟ هەڵێ ئافەرین کارێکی ئەڵەیە ئەلەند بەڵێ پرسیارێکی لێ بکەم فەرموو باشە ساڵێک چەند وەرزە؟ چوار ئادی بۆ ببژێرە؟ هاوین زستان پاهیز ئەی ئافەرین یەک چەپڵی قای بۆلەت هەر بژی ئەلەنجیان دانیشە با بچینەوە لای گروپی نێرگس ئایلین چۆنی؟ باشم باشی؟ سپاس بۆخوا باشم ئەی لەخوا بەزیابی ئەخوا هەمیشە باش بی ئایلین جان ئایلین بەڵێ لە چه ژوورێکی؟ ژووری نێرگس ژووری نێرگس باشە گوڵی نێرگس لە چه وەرزێکە هەیە؟ پاییز نا وەرزی بەهار وایە؟ وایە ئەها کاتی نەورۆز بەجلی کوردیەوە نێرگس ئەگرین بە دەستمانەوە پیاساکەین ڕاستە؟ ڕاستە ئافەرین باشە ئایلین بەڵێ پرسیارێکی لێ بکەم فەرموو لە وەرزی زستانە ئەبێ ئێمە شتی گەرم بخۆین یان سارد؟ گەرم گەرم بۆچی؟ بۆی قورگمان نێشێ ئافەرین بۆ ئەوەی نەخۆش نەکەوین و قورگمان نێشێ وایە؟ وایە ئافەرین یەک چەپڵێک قامی بۆ لێبەر پێتان خۆشە ئێستا بچینە لای یاری ویاریە بکەین؟ زۆر باشە ئامادەن؟ با بچینە لای گروپی پەپولە هاکان چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ هاکان بەڵێ تۆ نانی بەیانی خۆی؟ بەڵێ ئافەرین ئەبێ نانی بەیانی بخۆی لەبەرەوەی وزە لە لەشتا هەبێ کاتیەی بۆ باخچە بۆی بەباشی کوێ لە مامۆساکان بگری باشە؟ ئافەرین هاکان بەڵێ لە چه ژوورێکی تۆ؟ مینا لە ژووری مینا ئەی هاوڕێ هەیە ناوی مینا بێ؟ بەڵێ خۆش دەوێ؟ بەڵێ منیش هاوڕێم هەیە ناوی مینایە ئەوە نەبخۆشەوێ هاوڕێتێکەمان زۆر بەهێزە ئێوەش بەهێز هاوڕێتێکەتان؟ بەڵێ ئافەرین هاکان بەڵێ پرسیارێکی لێ بکەم؟ بەڵێ باشە مانگە کوردیەکانی زستان کامانن؟
بفرم بله بندان لشمه ئافرین هەر بژی یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر دەست خۆشاکانگیان دانیشە ئافرین مناڵەکان با ئێستا بچینە لای یاریەک لەگەڵ هەردوو گروپە ئازیزەکەیە باشە؟ ئافرین زۆر باشە با ئێستا بچینە لای یاری یەکەمان با بچینە لای گروپی نێرگز لە دین هەستە وەرە ئێرە گروپی پەپولە مینا تۆش وەرە ئێرە زۆر باشە ئەزانم یاریەمانەڵێ چی یاری بازنە و ژمارەکانە ئەو بازنەی کە ژمارە یەک بوو ئەبێ یەک تۆپی تێکەی ئەوەی کە ژمارە دوو بوو ئەبێ دوو تۆپی تێکەی هەتا ئەگەی بە ژمارە چەندەوە نە تۆپی تێکەی باشە؟ ئامادەن؟ یەک دوو سێ دەست پێ بکەن مینا لادین مینا لادین مینا لادین مینا لادین دەی خێراکە مینا لادین مینا لادین ئافرین دەی هەر بژین یەک چەپڵێک قایم بۆ هەردووکیە دەست خۆش یاریەکەتان زۆر بەباشی کرد هەردوو لاتان وەکو یەک بەتوانە بوون هەر بژین بە ئێستا دوو هاوڕێی ترمان بێن لە گروپی پەپولە و هەنگ ڕۆهان وەرە ئێرە لارە تۆش وەرە ئێرە باشە ئەو دوانەتان ئەو یاریەتان بینی کە دو هاوڕێکی پێشترتان کردی زۆر باشە ئێستا نۆرەی ئێوەیە ڕۆهان و لارە کە وتم ئامادە بن یەک دوو سێ دەست پێ بکەن باشە؟ یەک دوو سێ ڕۆهان لارە ڕۆهان لارە ڕۆهان لارە ڕۆهان ئافرین یەک چەپڵێک قایم بۆ هەردووکیان زۆر باش بوون هەر بژین ئەم دو هاوڕێمان زۆر بەتوانە بوون دەستان خۆش بێ هەر بژین دۆستی بەڵێ چۆنی؟ سڵاو خوا باشمی تۆ چۆنی سوپاس بۆ خوا منیش باشم تۆ باشی؟ سڵاو خوا باشم ئەی لەخوا بەزیابێ دڵە خۆشەکە بڕواتی تۆ بۆ باخچە؟ بەڵێ دۆستی پرسیارێکی لێ بکەم بەڵێ باش هەفتەیەک چەند ڕۆژە؟ هەفتەیەک بەڵێ. ڕۆژە حەوت ڕۆژە ئەی باشە ئەبێ هەفتەیەک 9 ڕۆژ بێ نابێت وایە مناڵینە؟ ئافرین کەواتە یەک چەپڵەی قایم بۆ دۆستی هاوڕێمان لێبەر مناڵینە بەسە بچینە لای گروپی پەپولە لیا چۆنی؟ باشە باشی لیا ئەو تۆ لە چ ژوورێکی؟ شیلانە موروی شیلانەوەیە تۆ؟ بەڵێ زۆر جوانە بیکارە ملە ئەوە نەجوان دەرەکەوی پێوەی باشە؟ باش لیا بەڵێ پرسیارێکی لێ بکەم فەرموو دوای ڕۆژی دووشەمە چەند شەمەیە؟ سێشەمە دوای ڕۆژی سێشەمە چوارشەمە دوای ڕۆژی حەوتشەمە هەیە؟ نا ئافرین ئەوەشی زانی یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر با بچینەوە لای گروپی نێرگس وارسۆ بەڵێ چۆنی؟
باشم دەنگ و باسە چۆنە باشە باشی باڵە ئەی ئافرین وارسۆجان وارسۆ لە چ ژوورێکی لە پەپولا پەپولا ئەی پەپولەی باڵەخشی ئێ بەرا پێکەوە بفرین ئەی ئەی پەپولەی باڵەخشی تۆ پەپولەوەیە لە ماڵەوە نەخێر ئەی پەپولە بینیوە لا پەپولە و نەبینیوە با لە بەهارانە ئەفرێ لەم چڵ بۆ ئەو چڵ وایە بەڵێ ئێ وارسۆ بەڵێ باشە پرسیارێکی لێکەم فەرمو ئێمە چۆن پارێزگاری لە ددانەکانمان بکەین نابێ بیپسی و کۆلا و شیژن بخۆین چۆن نابێ بیپسی و کۆلا و شیژن بخۆین ئافرین نابێ بیپسی و کۆلا و شتانە بخۆین لەبەرەوەی دانەکانمان چی لێ کلۆر بێ کلۆرە بێ و ئەرزێەوە موو یەکەوێتە خوارەوە دوای ئەوە مەلێ شوێنێ منالی گیان دەجەمە جەمەوە وایە ئافرین یەک چۆبڵێ قای بۆ وارسۆ بەسا بچینە لای گروپی پەپولە بریسکە بریسکە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە یەخوا باشە بریسکە تۆم نەخۆشەوێ بەڵێ حەزەکەی ببین بە هاوڕێ بەڵێ ئێکەواتە هەموو ڕۆژێ سەعات 5 هەتا 6 سەیری ماوەی مناڵانی کورساتکە باشە باش لەوێ منەبینیتەوە تەواری ئەوڕێ مەبینی فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە باشە باش بریسکە بەڵێ لە چه ژوورێکی خونجا چی خونجا ئێ خونچە خونچە ئەی ژووری کوڵتانەیە ئێوە نا نیتانە نا بریسکە بەڵێ پرسیارێکی لێ بکەم بەڵێ باشە ئێمە لە چ کاتێکا ددانەکانمان نەبێ پشۆین کاتێکە چیزیمان خوارد کاتێک کە سیرینیمان خوارد کاتێک کە خواردنمان خوارد وایە بەڵێ ئەی ئافرین تۆ ڕۆژی چەند جاردانەشووی دوو لەوە ڕۆژی دوو جار ئەی ئافرین مناڵ ئەبێ هەر کاتێک کەشتی خواردانەکانی جوان پشووە وایە بەڵێ بۆ ئەوەی کلۆر نەبێ و میکرۆبی ناشرین نەچێتە ژێردانەکانمانەوە یەک چەبڵێک ئای بۆ بریسکە مناڵەکان با ئێسا بچینە لای یاریەکی تر لەگەڵ کۆمەڵی هاوڕێ ئازیزمانە باشە با بچینە لای گروپی نێرگس ئانا وەرە وەرە ئافرین ئاناگیان لەوێ بۆستا با بچینە لای گروپی پەپولە دیلار وەرە وەرە هەوەرە لامە وەرە ویا بۆستا ئامادەن ئێمە ئێسا یاریەکەکەین یاری ڕێخستنی شێوە ئەندازەیەکان واتە ئەو ئەندازە گەورەی کە دانراوە بچووکێکی خەیتە سەر بەو شێوەیە بزای کاتە خێرا ئەتوانە نەمووی ئەنجام بن باشە ئامادەن بەڵێ یەک دوو سێ ئانا دیلار ئانا دیلار ئانا دیلار ئانا نا دیلار ئانا ئافرین دەی خێرا دەی 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 خێرا دەی 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 ئافرین ئافرین هەر بژین یەک چەبڵێک قایمیان بۆ لێبەر زۆر باش یاریەکەیان ئەنجامە زۆر باش بوون هەر بژین ئێوە بڕۆنەوە شوێنی خۆتان مناڵینا با بچینەوە لای گروپی نێرگێ سێوە چۆنی سێوە وەرە ئەویا ئافرین با بچینە لای گروپی پەپولە نەواز چۆنی سپاس بۆ خوا وەڵام منیش زۆر باشم ئێوە چۆن ماڵەوە چۆن نەموتان باشن ئەی لەخوا بەزیابێتە تۆ شوەرە ئەویا بۆسا ئەدی نەواز پێم بڵێ تۆ لە چ ژوورێکی بولبول بولبول هەتانە لە ماڵەوە بولبولە بینیوە تۆ نا ئافرین با بچینە لای سێوە بەڵێ تۆ لە چ ژوورێکی نێرگز نێرگەز ئافرین هەر بشین یاریەکەتان بینی و دواوڕێتان کردی بەڵێ زۆر باشە ئێوە ئامادەن بەڵێ باشە
ئەم جارە ئێوە شێواندازەیەکان ڕێک بخەن ئامادەن بەڵێ. یەک دوو سێ سێوە ناوەس سێوە ناوەس سێوە ئافەرین هەر بشین دەستە خۆش یەک چەبڵەی قایمیان بۆ لێبەن دەست خۆش ئەم هاوڕێیانەمان زۆر باش بوون یاریەکەیان زۆر جوان کرد ئافەرین بچنەوە شوێنی خۆتان ئافەرین دەستا خۆش بێ باش با بچینە لای گروپی نێرگس ناس چۆنی باشم. باشی بەڵێ. ناس تۆ لە چ ژوورێکی گوڵ. گوڵ ئافەرین باشە تۆ حەزت لە چ ڕەنگێکی گوڵە سوور پەمەیی بەمەی. پەمەیی وەکو جلەکانی خۆ وایە وایە. ئافەرین نازە گیان نازە بەڵێ. با پرسیارێکی لێ بکەم فەرموو. باشە ڕووەک زیندووە یان نازیندووە زیندوو. زیندووە ئافەرین باشە ئەی دیوار زیندووە یان نازیندووە نازیندوو. نازیندوو ئافەرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر با بچینە لای گروپی پەپولە زادە بەڵێ. زادە چۆنی باشم. دەنگ و باسە چۆنە وەڵا باشم. ئەی لەخوا بەزیا بێ زادە بەڵێ. باشە تۆ لە چ ژوورێکی بولبول. بولبول باشە بولبول ئەڵێ چی ئەزانی وەکو بولبول بخوێنی نا. نازانی ئەی باشە چۆلەکە ئەڵێ چی جیو جیو جیو. جیو چۆلەکە بچکۆلەکە وایە زادە بەڵێ. باشە ڕووەک بۆ ئەوەی بژی پێویستی بە چییە ئاو خۆر و خۆراک. پێویستی بە ئاوە پێویستی بە چیترە ئاو خۆر و خۆراک. ئەی ئافەرین مناڵی ژیر منە و مناڵانەم زۆر خۆشەوێکە ئاوا ژێرێت چەپڵێکی قایمی بۆ لێبەر با بچینەوە لای گروپی نێرگس نازی بەڵێ. چۆنی باشم. باشی بەڵێ. نازی بەڵێ. هادی پشوبە وریابە ئەی ئافەرین نازی بەڵێ. تۆ لە چ ژوورێکی شیلانە. شیلانە بەڵێ. ئافەرین ئەی باشە ماڵتان دوورە لێرەوە نا. بە چی هاتوو چۆکەی پاس. بە پاس باشە بێ لە پاسەکە قیژەقیش و دەنگە دەنگەین نا. بۆچی دەنگە دەنگ نابێ بکەین لەبەرەوەی شۆفێرەکە بێزار نەکەین هاوڕێکانی ترمان بێزار نەکەین بۆ ئەوی تووشی ڕووداوی هاتوو چۆن نەبین وایە وایە. ئافەرین نازی بەڵێ. باشە تۆ لە باخچەی وایە وایە. باخچەکە و ناوی چییە وەقتی منداڵان شوخە. ئافەرین باخچەی منداڵانی شۆخان باخچەکە و خۆشە بەڵێ. باشە تۆ بانیان زووی بۆ باخچە بەڵێ. ئەی شەوان زووە خەوی بەڵێ. ئەی بانیان زووە لەسی بەڵێ. یەک چەپڵی قای بۆ نازی گیان هەر بژی نازی یوسف چۆنی بەخوا باشم ئێتۆ چۆنی وەڵا سوپاس بۆ خوا منیش زۆر باشم نانە خۆم شەوان زووە خەوم زوو خۆمە شۆم ئەی تۆ شواکەی بەڵێ. ئەی ئافەرین کەواتە تۆ مناڵێکی ژیری وایە بەڵێ. یوسف بەڵێ. تۆ لە چ ژوورێکی بولبول. بولبول بەڵێ. باشە سمۆرە و بینیوە تۆ سمۆرە بەڵێ. سمۆرە و خۆشەوێ بەڵێ. باشە سمۆرە کلکی چ ڕەنگە پرتەقاڵی. سمۆرە کلکی زەردە چاوی جوانە و بێگەردە ئەی گوێی قوتە و پشتی بۆرە وایە وایە. یوسف بەڵێ. باشە با پرسیارێکی لێ بکەم لەسەر باخچەکە و فەرموو. باخچەکەی تۆ لە چ گەڕێکی بکە گەڕێکی مامۆستایان. گەڕێکی مامۆسایان لە چ شارێکە سلێمانی. سلێمانی ئەی ئافەرین یەک چەپ لە بۆ کاکە یوسف
دەست خۆش یوسف گیان هەر بژی مناڵی نا با ئێستا یاریەکی خۆش بکەین لەگەڵ هاوڕێکانمانە ئێوەش سیرکەن باشە با بچینە لای یاریەک گروپی نێرگس شات و وەرە ئێرە دەی ئافەرین بارین تۆش لە گروپی پەپولە بارین وەرە ئێرە ئافەرین ئەم یاریازانە چۆنە ئەبێ وەکو کەروێشێک باز بەن بەسەر ئەو بازنانەیە دواتر بە خێرایی ئەو کورسیانە وەکو خۆی چاکەنەوە هەتا ئەگەن ئەو تۆپەیە و سەر باشە ئامادەن یەک دوو سێ شات و بارین شات و بارین ئافەرین هەر بژین یەک چەمڵێ قایمیان بۆ لێبەر دەست خۆش بارین بەڵێ تۆ لە چ ژوورێکی نێرگس ئێزای گۆرانێکی خۆشم بۆ بڵێ بەڵێ دەی منیش وا گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێت جارێکی در وێران بێنیشتمانم باخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگێ و هیوا بۆ منداڵەگی شوێنێ لە هەرجێکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگسی خاکەکەم گوڵ لە بەرۆکی ئەدەم ئافەرین یەک چەمڵێ قایمی بۆ لێبەر هەر بژین ئافەرین بچینەوە شوێنی خۆتان با بچینەوە لای دوو هاوڕێترمان گروپی نێرگس ئازا هەتی وەرە ئێرە ئازا خێرا وەرە ئافەرین ئازا مناڵێکی زۆر ئازایە هەر بژی یوسف نەبەس تۆش وەرە ئێرە ئەو دوو هاوڕێتان بینی و یاریان کرد ئافەرین زۆر باشە ئێوە ئامادەن بۆ یاریەکە باش یەک دوو سێ ئازا یوسف ئازا یوسف ئافەرین یەک چەمڵێ قایم بۆردووکە لێبەر زۆر باش بوون دەست خۆش دەستا خۆش بێ ئێستا چینەوە لای گروپی نێرگس سیدرا چۆنی بۆخوا باشم ئەی ئافەرین سیدرا گیان سیدرا بەڵێ ئەوە چییە و شتە جوانە بە قشتەوە تەسریحە هیترە هەیە تەسریحە بەڵێ ئەی دانەیەکێنی بۆ من منیشە بێت تەسریحە بەم لەسەرم ئەبێت بەخێر بۆچی چونکە کوڕی لەبەرەوەی قژی من کورتە وایە بەڵێ ئافەرین سیدراگیان سیدرا بەڵێ لە چه ژوورێکی تۆ مینا مینا هاوڕێکانە خۆشەوێت لە ژووری مینا بەڵێ ئافەرین سیدرا پرسیارێکی لێ بکەم بەڵێ باشە ئەتوانی یاسایەکی باخچەکەتم پێ بڵێ بەڵێ ئادەی ئەبێ لە کاتی خۆی لە باخچە بین ئەبێ لە کاتی خۆیان لە باخچە بین زۆر باشە نابێ کەلوپەلەکانی باخچە بشکێنین نابێ هارەهاری بکەین لە باخچە وایە بەڵێ ئافەرین یەک چەمڵێ قای بۆ سیدرای گیان هەر بژی با بینە لای گروپی پەپولە چۆنە دڵتان خۆشەیان بێتاقەتن ئەی یاخوا میشە دڵتان خۆش بێ یاد چۆنی باشم دەنگ و باسە چۆنە یاد باشم یاد ئەوە تۆ لە چ ژوورێکی نێرگس
نێرگس ئافرین نێرگس بۆنی خۆشە بەڵێ بۆنی نێرگزەکەی بەڵێ ئافرین نێرگس گوڵێکە بۆنی زۆر خۆشە وایە وایە ئافرین یاد بەڵێ باشە پرسیارێ لە تۆشەکەم مافێکی مناڵم پێ بڵێ منداڵێکی بچووکم وردی لەو ئێسێک سووکم خەیاڵم فراوانە منیش حەزم لە ژیانە داوای مافی خۆمەکەم تاژینم ئاسوود دەکەم چیم نەزانی فێرم بکەن ئازاری جەستەم مەدەن دروست بەروەدەم بکەن سەر لە شێواوم مەکەن ڕێم بدەن بە ئازاد بم با سەربەست و دڵشاد بم مناڵی تا ئایدەم ڕوو ناگوێ کار و کردنەوەم چاگوێ مناڵی بلێ مەستێنن دوا ڕۆژم مەشەوێنن ئەی ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر یاد بەڵێ ئەی تۆ مافەکانی مناڵە زانی بەڵێ ئادەی یەکێک لە مافەکانی مناڵم پێ بڵێ بافمێ لە باخچە بم مناڵ مافی هەیە لە باخچە بێ مناڵ مافی یاریکردنی هەیە مناڵ مافی هەیە کە بخوێنێ وایە وایە ئافرین یەک چەپڵەی قایمتر بۆ کاکەیان با بچینەوە لای گروپی نێرگس بروشە بەڵێ چۆنی باشم ئەی گیان بروشە چەند جوان خۆی گۆڕیوە قژیشیاوە بە دوو پارچەی بەسووە وایە ئەوە کێ قژیاوە بە جوانی بۆ بەستووی دایکم بەڕاست بەڵێ ئەی تۆ زای قژی مناوە بەستی نەخێر بۆچی دەبێت تۆ قژ نییە ئەی قژم نییە ئەی وە چێ بە قژمەوە ئەوە ئەو کورتە بێتکە یعنی کورتە قژم نابێ بەسرێ بەڵێ ئەی کێ قژم درێژە بێ وەکو تۆ بروشە بەڵێ باشە تۆ ئەوە خۆیتەوە بە ڕۆژ بەڵێ ئەی بە شەو بەڵێ ئافەری بروشە سوودێکی ئاو پێ بڵێ مرۆڤ بێ ئاو ناژی مرۆڤ بێ ئاو ناژی ئەو بۆچیە بێکەواتە بۆ خواردنەوە بۆ خواردنەوە ئەی بۆچی ترە بێ بۆ خۆشتن بۆ خۆشۆردن ئەی ئافەرین یەک چەپڵی قایم و پروشەگە هەر بژی با بچینەوە لای گروپی پەپولەی هاوڕێمان ئیلینا بەڵێ ئیلینا چۆنی باشم ئەی گیاکە جوانە دەنگ و باس و چۆنە باشم باشی ئیلینا بەڵێ تۆ لە چ ژوورێکی خونچە خونچە ئیلینا بەڵێ تۆ حەزەکەی هەمیشە پۆشاکەکانە پاک بێ یان پیس بێ پاک ئافرین ئەبێ مناڵ پۆشاکەکانی پاک بێ نابێ پۆشاکەکانی خۆڵاوی و قوڕ و چڵپاوی کە وایە بەڵێ ئافرین ئیلینا بەڵێ پرسیارێکە لێ بکەم بەڵێ باش خۆرە بینیوە تۆ خۆر بەڵێ باشە سوودێکی خۆرم پێ بڵێ ڤیتامینە ئافرین ڤیتامینمانەیاتێ بۆ مرۆڤ سوودی هەیە بۆ ڕووەک سوودی هەیە بۆ گیاندارانیش سوودی هەیە وایە بۆ ڕووناکی بۆ ڕووناکیش ڕووناکیشمانەیاتێ وایە بەڵێ ئەی ئافرین یەک چۆبڵێ قای بۆ ئیلینا مناڵەکان یاریەکی تر بکەین لەگەڵ هاوڕێکانمانە زۆر باشە با بچینە لای گروپی نێرگس ئەلین ئادی وەرە ئێرە بەڵێ چۆنی باشم تۆ لە چ ژوورێکی گۆڵ گوڵ ئەی ئافرین بۆیە وەکو گوڵ جوانی وایە وایە ئافرین ئەلینجان با بچینە لای گروپی پەپولە ساریا چۆنی باشم باشی بەڵێ ساریاوە تۆ لە چ ژوورێکی وەنەوشە وەنەوشە ئەی ئافرین کە مناڵێکی پاک و جوانن هەر بژی ساریا و ئەلین بەڵێ ئێوە ئامادە نەم یاریە بکەین بەڵێ ئەمە یاری ڕێخستنی ڕەنگەکان لەو سەرمێزە ئەو دوو مێزەی ئەو سەر چ ڕەنگێدان رابوو ئێوە ئەبێ بە پەلا ئەو ڕەنگەی ئەم سەر بگەێنە ئەوێ باشە باش ئامادەن بەڵێ یەک دوو سێ ساریا ئەلین ساریا ئەلین دەی هاوارکەن ساریا ئەلین
سارية آلين خيراكن دي خيرا آلين سارية آلين دي آفرين يكسب لي قايمة بوليبان هر برشي زور باش بون باسا بچینە وەلای گروپی نێرگس سایات چۆنی دەنگ و باسە چۆنە والله باشم ئەیا خوار باش بی سایەت جان تۆ لە چ ژوورێکی وەنەوشە ئافەرین حەزت لە میاریەیە باڵێ ئەتەوێ یاری بکەین باڵێ باشە وەرە ئێرە ئامادە بە ئافەرین سایەت جان با بچینە لای گروپی پەپولە خالید چۆنی باشم دەنگ و باس و چۆنە ئەڵامیش باشم خالید لە چ ژوورێکی تۆ بلبل بولبول ئافەرین حەزت لە میاریە تۆش لەگەڵەوە هەوڕێ تا یاریەکە بکەیت باڵێ دەوەرە ئێرەوە دەی تۆش ئامادە بە دەی وەکو هاوڕێکانمانە میاریاکەین کە وتم سێ دەست پێ بکەن 1 2 3 خالید سایەت خالید سایەت خالید سایەت سایەت ئەی ئافەرین دەی خێرا هەر بژین یەک چەپڵی قایم وەردووچیان زۆر باش بوون هەردووچیان وەکو یەک بلیمەت بوون مناڵینە من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە گروپی نێرگس لەگەڵ گروپی پەپولە دوو گروپی زۆر باش بوون زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لە باخچەی مناڵانی شۆخان بووین بەڕاستی ئێوە زۆر بلیمەت و لێ هاتوون هەر بژین هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز